ئیسرائیل دەیەوێت ڕووفاتی بەناوبانگترین سیخوڕی لە سووریا بگەڕێنێتەوە. شیرۆکی ئەو سیخوڕەی زانیاریەکانی بووە هۆی سەرکەوتنە گەورەکەی ئیسرائیل بەرامبەر عەرەب چییە؟ دوای ڕووخانی دەسەڵاتی بەشار ئەسەد، ئیسرائیل هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ گەڕاندنەوەی ڕووفاتی ئیلی کۆهین، یەکێک لە بەناوبانگترین سیخوڕەکانی سەدەی 20 کە لە ساڵی 1965 لە دیمەشق لە سێدارەدرا. پێشتر دیمەشق چەندین جار ڕەتی کردوتەوە ڕووفاتی کۆهین بگەڕێنێتەوە و زیاتر لە جارێکیش شوێنی ناشتنی گواستۆتەوە تاوەکو ئیسرائیل دەستی پێڕانەگات. ئیلیاهو بن شاول کۆهین لە ساڵی 1924 لە میسر لە خێزانێکی جوولەکە لەدایک بووە کە بەڕەگەز خەڵکی شاری حەلەبی سووریا بوون. خانەوادەی کۆهین لە ساڵی 1949 بەرەو ئیسرائیل کۆچ دەکەن. ناوبراو لە ساڵی 1956 لەلایەن بەرگری ئیسرائیلەوە لە بەشی هەواڵگری دەست بەکار دەبێت. دواتر دەستگای مۆساد لە ساڵی 1961 ئەرکێکی مەترسیداری پێدەستپێرێت، وەک بازرگانێکی سووری بە ناوی کامیل ئەمین سابات دەنێردرێتە ئەرجەنتین، خۆی لە پلەدارەکانی سوپای سووریا نزیک دەکاتەوە. ناوبراو لەو ماوەیە وەک بازرگانێکی نیشتیمانی سووری خۆی دەناسێنێت، جگە لە بەخشینی پارە لێدوانی توندی دژی ئیسرائیل دەدا. دەمەش سەرنجی میدیا و دەوڵەتی سووریای بەلای خۆیدا ڕاکێشا. ناوبراو ئەوەندە بووە جێی متمانە ئەمین ئەلحافز سەرۆکی ئەوسای سووریا ویستویەتی بیکات بە جێگیری وەزیری بەرگری وڵاتەکەی. سیخوڕە ئیسرائیلەکە لە ساڵی 1965 ئاشکرا دەبێت و لە دیمەشق لە سێدارە دەدرێت. لەو ماوەیە ناوبراو زانیاری زۆر گرنگی بۆ وڵاتەکەی بەدەستهێنابوو، بە جۆرێک ڕۆڵێکی گرنگی هەبوو لە شکستی وڵاتانی عەرەبی لە شەڕی 6 ڕۆژە بەرامبەر ئیسرائیل.